ڕۆژی مەزەل ئەو ڕۆژەیە کە هەموو ساڵێک لە سێهەم پێنجشەممەی مانگی شەشدا کوردانی ئێزیدی لە جۆرجیا ئەو ڕێوڕەسمە بەجێ دەگەێنن. لەم ڕۆژەدا سەردانی گۆڕی مردووەکانیان دەکەن و بە هەمە جۆرە خواردن و خواردنەوەوە. ایرو روزک عزیزه بونا ازدخانه طبیعتی بونا ازدی گرجستان روزک عزیزه روزا مزلانه روزا بیرانین مریانه هر کسی رو تمامی ازدخانه تبی زیت زار خوا تن سر مزل مری خوا چاقه وانا بیر بینن وانا بیر نکن حتی او پروسس تکرنه مری تجار نای نبیر کرنه و بو نوی روزه ازدی گله کار خود کن خارن جوره خراج جوره چه دکن و تین سر مزل نم او خیر همو تشتی چه طعم دنیای هیا هر تشتی چه دکن تینن چاقه مروف بین ورا بخن و چاقه خیر هر بگیجه مری وانا و یا پس سرکه او چاقه امیش تازه فیکی تازه درتن اما گره که اصلا هر فیکیا بستینن و بین سر مقبر مریخا. لە باشووری کوردستان کوردانی ئێزیدی سەردانی لالش دەکەن وەک پیرۆستترین جێگایە لایەن. بەڵام لە جۆرجیا کوردانی ئێزیدی لە بری پەرسکە و شوێنی پیرۆز زیارەتی مردووەکانی خۆیان دەکەن لە گۆڕستان. ئەو جەژنە لە لای ئەوان گرنگێکی تایبەتی هەیە. ئەس هاتمە ژ مۆسکۆیە ئەس تمام شغلی خۆیان دەکەم ئەس تێم کوردستانی سەر مەزەلێ مازال بريخا قالكي خا بيركي خا خوشكي خا نو كي نزيكي من هبون نه ناكو تانياس كل فاتهم جنامل زاري من مێزەکانیان بە میوە و خواردنی جۆراوجۆر دەڕازێننەوە. نانی بەیانی ناخۆن و دەبێت لەسەر گۆڕی مردووەکانیان نانی نیوەڕۆ بخۆن. بە چەپکە گوڵیش ئەوە نیشان دەدەن کە مردووەکانیان هەرگیز لەبیر ناکەن. ناو گوڵۆدا وەکی وێ دنێ هەرگیو هەیە ناو گوڵۆدا برا ببن. رامه مریا بچه ما هم دیجن نما افدنی تمام گلا دابن. امیرو هاتنا سر مزال پیر کومن خولمن بیرو خو بکن عادت مایا. کوردانی ئێزیدی دەڵێن پێنجشەمە ڕۆژی خۆرە لامان ڕۆژی هێز و توانایە بۆیە لای ئەوان گرنگە کە ئەو ڕۆژە بە شێوەیەکی تایبەت بەڕێکن. ڕۆژی مەزەل ئەو جەژنەیە کە تەنها کوردانی ئێزیدی سۆڤێت دەیگێڕن. کوردانی ئێزیدی دەڵێن مرۆڤ جارێک لەدایک دەبێت و دوو جاریش دەمرێت. جارە بە جەستە و جارێکیش بە ڕۆح بۆ ئەوی بە ڕۆح هەرگیز نەمرن. ڕۆژی مەزەلیان داناوە لەم ڕۆژەدا زیارەت دەکەن بۆ سەر قەبری مردووەکانیان و ئەو ڕۆژە لەگەڵیان بەسەر دەبن و دوعای خێریان بۆ دەکەن. ئاڵاشاڵی ڕووداو لە تیپلیسی پایتەختی